کاتێکی ئەوە هەستیار و گرنگدا بە یەکەوە دابنیشین و ئەو توێژانەی کە پێویستە بۆ بواری پەروەردە و پێکردن لە کاتی ئێستادا بە یەکەوە وتوێژێکی ئێمنانە و پەروەردەیانە بکەین و من پێشم باشە کە کورتی باسی بکەن و یاخود قسەی لەسەر بکەن و هەر لێپرساوی بەشێکیش کە لێرەیە وەڵامی تایبەتی خۆی ئەبێت دەربارەی ئەو پرسیارانی بەڕێزە بابن لە سەرەتا فەرق کاکسە سەر دەوفلۆزی توانە و لێهاوی مامۆستا کە چۆن توانێت ئەم فترەیە بەتەواوی خۆی دابرێت بۆ خوێندن لەگەڵ دەستەی کارگەری ئاوکاریەوە و هەروەها بەگرنی ئەم مەسەلە بوو بە خەمیان و تاکو ئێستا وردە بواری پەروەردە و پێکردن لە شاری سلێمانی دەوروبەری الحەمدولله چۆتە سەسکەی خۆی بەڵام ئەوەش مانای ئەوە نییە بڵێ چی گروپ شێش و گرفتێکمان نییە ئەواوێتە هەموو شتێک پێکرد نەخێت بەڵام هەندێشت هەیە پێویستە کە لەم کاتە مەترسیدار دارە و هەستیارەدا قسەی لەسەر بگرێت ئەویش ئەوەیە کە ئەرکی بەرپرسیارەتی هەر یەک لە بەڕێوەبەر و دەستەی کارگەڕی و مامۆستایان و تەنانەت کەسوکار و دەستگایەکە یاخود ناوەندەکانی خوێندرە بەڕاستی پێویستە لەسەرەوە کارکەین کە کەشێکی ئارام دروست بکەین. ئێمە وەکو بەڕێبەرەتی پەروەردەی سلێمانی ڕۆژئاوا بە پێویستمان زانی کە لەم قۆناغی ئێستا و لەم دەفەتە کۆبوونەوەیەکی فراوان ڕێبخێن لەگەڵ سەرجەم بەڕێوەبەری قوتابخانەکانی بنەڕەتیە و پێشتریش کۆبوونەوەیەکی تایبەتمان کرد لەگەڵ سەرجە باخچەکانی مناڵانە ئەمیش بۆ هەندێک خاڵەیە کە پێویستە و گرنگە لە کاتی ئێستادا ئەویش ئەرکی سەرپەرشتیارەتی و هەر بەگەڕۆخستنی قوتابخانە خوێندگاکانە لە کاتی ئێستا و چوونەوە سەر سکەی خۆی وەکو پەروەردە ئەویش بە هەوڵ و هیمەتی بەڕێوەبەرەکان و مامۆستایان و ئاراستاکردنی سپاس بۆ ئەو بەرەزانەی کە توانیویان لەم قۆناغی ئێستا دەرگاکانی قوتابخانە خوێندگاکان بکەنەوە بەڕووی قوتاب مناڵان و خوێندکاران قوتابیانە و هەروەها هەوڵدان بۆ زۆرترین کات لە قوتابخانە خوێندنەکانەمانەوەتە دەوامکردن و تەواوکردنی پرۆگرامەکان تاقیکردنەوەکان و هەوڵ دراوە لەلایەن وەزارەتی بەڕێبەرەتی پەروەردەشەوە کە ئەو مافانەی مامۆستا هەیەی لە ئێستادا بە زووترین کابوویان دابین کرێت لە دابینکردنی ئەو بڕەپارێکە 150,000 بۆ مامۆستایان و هەروەها کەمکردنەوەی پشۆکان کە بۆ قوتابخانە خوێندگاکانە بۆ مامۆستایانە کەمکردنەوەی ئەوانە تاکو بتوانین ئەو دەرفەتەی ماوە ئەو فترەی کە ڕۆشتووە قەرەبووی بکەینەوە و هەروەها دابینکردنی ئەو پێداویستانی لە قۆناغی ئێستایە لە کتێب و لە قورتاسیە و لە چاکردنی هەندێک بیناسازی قوتاب قوتابخانەکان و هەوڵدان بۆ ئەوەی کە مامۆستایان ئێستا لە کەشێکی ئارامە دەوام بکەن و کێشە و گرفت نەبێ بۆی تا بتوانین بەڕاستی بە پێی توانە بتوانین قۆناغی داهاتوومان باشتر بێت و ئەو ساڵی کە تا ڕادەیەک چەند مانگێکمان لێ ڕۆشت بوو توانین بە هەموو لایەکمان توانین چارەسەری کێشەکان بکەین و لەسەر خەتیشبی لەگەڵ وەزارەتی پەروەردە هەر کێشەیەکمان بۆ هاتە پێشەوە هاوکاریمان کەن و یارمەتیمان بن تاکو ساڵی خوێندنی ساڵمان و وەکو چاوەڕوان ئەکرا کە دەوام دەست پێ بکاتەوە بەخێر دەست تۆز بۆ سەر چاوە.